بینەران بیسەرانی خۆشەویست لە هەر شوێنێکن لە کوردستان لە دەرەوەی کوردستان سڵاوی خواتان لێبێت و جارێک تریش لە بەرنامەکەتان پێک دەگەینەوە بۆ قسەکردن لەسەر کێشەیەکی تر، ئەویش کێشەی نێوان دایک و باوک و یەکێک لە مناڵەکانیەتی کوڕەکانیەتی کە بەداخەوەمە کێشەی ئەم خێزانە نییە، کێشەی زۆر خێزانی ترە کە زۆر جار دایک و باوک گەیانەوێ لە ڕێگەی مناڵەکانیانەوە حەز و ئارەزوەکانی خۆیان بێن نەدی. دایک و باوکە بۆ حەزی کردووە بێ بە پزیشک، بەڵام سەردەمەکەی ئەو بار و دۆخەکەی ئەو لەبار نەبوو نەیتوانیوە. ئێستا ئەوێ لە ڕێگەی مناڵەکانیەوە ئەو حەز و ئارەزووە کپکراوەی کاتی خۆی تێر بکات، کامەش زۆر جار ڕێک ناکەوێتەوە لەگەڵ حەز و ئارەزوو تواناکانی مناڵەکانیان و ململانی و کێشە دروستە بێ. هەندی حەزی لەوە بۆ ڕۆژێ لە ڕۆژان بێ بە ئەندازیان، ببێ بە مامۆستا، ببێ بە هەر شتێک، بەڵام نەیتوانیوە. بەڵام ئەو حەزەی کپ کردووە لە ناو هێشتوێتەوە، ئێستا ئەوێ بەبێەوەی بەخۆی بزانێ لە ڕێگەی مناڵەکانیانەوە حەز و ئارەزوەکانی خۆی بێنێتە دی. کامە کێشە دروستەکات بەڕێزان، چونکە هیچ مرۆڤێک نییە لە دنیا دوو کەس ناتوانانی بدۆزیتەوە وەکو یەک بن، یعنی تەنانە دەوانەی جمک دوانەشن تەوئەم، واتە یەک هێلکۆکەی دایکە بە سپێرمی باوگە پیتێنرێت، دوای پیتانە نەبێ بە دوان، یعنی لە 100% وەکو سێ بکەی بە دوولەتەوە، هەر دووشیان وەکو یەکن، بۆ ماوەیان لە 100% وەکو یەکە، یعنی نایەن ناسیتەوە. بەڵام لەگەڵەوەشە دوای ئەوەی لە ناو کۆمەلگا ئەژین حەز و ئارەزوەکانیان جیاوازە بێ، شتەکانی تریان وەکو یەک نییە. چۆن دایک و باوک و مناڵەکانیان وەکو یەکە بن، بەڵام بەداخەوەندێ خێزان حساب بۆ ئەم شتە وردانە ناکەن، بۆیە مناڵەکانیان ناچارەکەن بچنە بەشێکی خوێندن یا پیشە و کاری هەڵبژێرن کە مناڵەکانیان حەزی لێ ناکەن، ئەمان ناچاریانەکەن. اینجا لێرەیە دوو ڕێگا هەیە لە بەردەم مناڵەکانیانە، یا ئەوەیە ملکەچی داواکاریەکانی دایک و باوک بێ بۆی دایک و باوکی دڵی نەڕەنجێ، واتە حەز و ئارەزوو تواناکانی خۆی کپ بکات، پێشێلی بکات کە ئەگەری زۆر هەیە سەرکەوتوو نەبێت، چونکە ئینسان حەزی لە شتێ نەبێت، توانای لەو بوارەیە نەبێت سەرکەوتوو نابێت. یا ئەوەیە ملکەچی داواکاریەکانیان نەبێ و بکەوێتە ململانی و بگرە و بەردە لەگەڵ یانە کێشە دروستە بێت، کێشەی خێزانی کۆمەڵایەتیە تا دوای. کێشەی ئەم جارەمان کوڕەکەیان نایەوێ بچێتە ژێر ڕکێفی دایک و باوکیان و ناچاری کەن ئەو پیشەیە هەڵبژێرێ یا ئەو جۆری خوێندنە هەڵبژێرێ کە ئەوانەیانەوێ. بۆ یەگەشتوتە و حاڵەتە کە پەنایان هێناوە ئێمە هاوکاریان بین بۆ ئەوەی ڕێگە چارەیەک بۆی کوڕەکەیان لە دەست نەچێت، لە هەمان کاتیشە دایک و باوکی دڵیان نەڕەنجێت، قەناعەتێکیان لێ دروست بێت. ئێمە هەوڵەین لەلایەنی زانستیەوە هەموو شتەکانیان بۆ شیکەینەوانێ و بە هاوکاری ئەم میوانە بە ڕێزانش کە لەگەڵمانان لە بەشێکی بەرنامەکە ڕابۆچوونی ئەوانی جۆرەگرین، ئەوانیش لەوانەیە کەسێکیان هەبوو بێ وەکو ئەمە، یا ڕۆژێ لە ڕۆژان خۆیان تووشێ و حاڵەتە بوو بێتن و بە شێوەیەکی سەرکەوتو چارەسەریان کرد بێت و ململانێ دەرونیەکەیان و کۆمەڵایەتەکان نەهێشت بێت، سوود لە ڕابۆچوونەکانی ئەوانی جۆرەگرین. هەوڵەی ئینشەڵڵا لە کۆتایی بەرنامەکە دوای گفتوگۆ و دەمەتەقێ و مشت و مڕێکی زۆر بگەینە نەتیجە، چونکە هیچ کێشەیەک بەبێت چارەسەر نامێنێتەوە، چونکە هەموو کێشەیەک هۆکاری هەیە کە دەستمان خستە سەر هۆکارەکان چارەسەرکردنی ئاسانە بێت.